سپاسی مامۆستانی کۆمەڵگەی جیهانەکەم کە لە کاتی خۆیان گرت و هاتن بۆ سپاسی مناڵەکەم کە لە قوتابخانەی جیهانە دەستخۆشییان لێ کردم و لەبار و تەندروستی و هەموو شتێکیان پرسی و زۆر سپاسیانەکەم مەمنونیانم کە لە کاتی خۆیان گرت و سەردانی باڤوکیانیان کرد. باڤوکیان زۆر قوتابخانەی جیهانی خۆشەوێت، زۆر هاوڕێکانی و مامۆستاکانی خۆشەوێت و هەروەها منیش زۆر دڵخۆشم لەگەڵ یاکە بەو شێوەیە. بە هەموو شێوەیەک ئەو کەلوپەل و دیار و شتانەی کە لە جیهانەوە وەری گرتووە بۆم هەڵگرتووە. ئەم کتێبە یەکەم ڕۆژ کە مقابلە کرا مامۆستا بابان بە هەدیەیای پێی. ئەم دوو دیاریە مامۆستا ڕۆزەیای پێی بە دیاری. ئەمە ئەو مەبلەغە پارەیە بکەیان پێمان کە دۆمی باز نەبوو هەر بۆم هەڵگرتووە. ئەمە سەرجەم کارتە سەوزەکان و جەژنانەکانیەتی، پیرۆزبایی جەژنانەیەتی. ئەمە لە فیستیڤاڵی وەرزشە پێیان بەخشیوە. ئەمانە سەرجەم تاقیکردنەوەکانێتی کە هەمووی دەلەدە بۆ لە پۆلی یەکەوە تا پۆلی سێی. ئەمە بڕوانامەی ڕێزلێنانەکانێتی کە پێی دراوە کە یەکێ بوو لە مناڵە زیرەکەکان. ئەمەی سپێڵنگ بی بووە کە زۆر باش ئینگلیزی سپێڵەکات. ئەمە کارتەکانێتی، ئەمە هەر کارتی سپێڵنگ بی بوو. ئەمە هەمووی پیرۆزبایی مامۆستاکانێتی، ئەمە بەبوونی سەری ساڵەوە بوو. ئەمەی پۆلی 1ئەیەتی هەری سپێڵنگ بیە. ئەمە بڕوانامەی لە ڕێزلێنانی بوو مامۆستای کوردی کە دەستوخەتی زۆر جوان بوو. ئەمەیان کۆمەڵەی شاهانە بوو پزیشکی ددان کە چۆن فەحسی دانیان بۆ کرد. ئەمە ئین بۆدی بوو، فەحسی کامل جسمی بوو بۆیان کردە بوو. ئەمە عەقدەکانیەتی کە لەگەڵ قوتابخانەی جیهانایە. ئەمە هەڵسەنگاندنی ماڵانەکەیەتی. هیچ کام لە شتەکانیم نەفەوتانوە، هەموویم بۆ هەڵگرتووە لەبەرەوەی خۆی مناڵێکی زۆر نمونەی و عاقڵە، ڕێکوپێکە. من زۆر لێی ڕازیم، هیچ کاتێک بارگرانی نەبوو بۆ سەرشانی من. لە ماڵەوە قوتابخانەی جیهانیانە من جیهانم زۆر خۆشەوێت، هەموو جار سەیری جیهانەکەم. Yanlış